ئێمە وەکو تیمی کورسات نیوز بەمبەستی زانین و شێوازی کوشتنی ئەو مناڵەی کە لەلایەن زردایکەکەیەوە لە گەڕێکی بەلور لە قەزای شارەبان کە لە ماڵی خواندا ئەم خانووی کە لە پشتی منەوەی بەندکرا بوو لە ئێستادا لە بەردەم ئەو خانوین و بۆ شێوازی وەرگرتنی زانیاری زیاتر ئێمە چەند هاوڵاتیەک دەدوێنین کە لەو بارەیەوە قسەمان بۆ دەکەن کە ڕووداوەکە چۆن بووە. بالنسبة للحادثة صارت قبل يومين الولد هنا قاعد منتسب وجه جيراننا باوکی منداڵەکە پۆلیسە ئەم ماڵیان بەکرێگرتووە لە ڕاستی داوامان دەزانی کە کوڕی خۆیانە نەمانزانیەوە ئەوە دایکی خۆی نییە تا ئەو ڕۆژەی پۆلیس هات و تەرمەکەیان لە ماڵەکەدا دۆزیوەتەوە لە ئێستاشدا زەردایک و باوکی منداڵەکەیان دەگیر کردووە. حادثة جريمة بشعة حدثت في المنطقة أنه الأب والأم حابسين ابنهم من الأم الزوجة السابقة حابسين في ئەم ڕووداوە تاوانێکی گەورەیە کاتێک زەردایک و باوکی مناڵەکە لە ژوورێکی سەرەوەی ماڵەکەیاندا منداڵەکەیان بند کردووە بەبێ ئەوەی نان و ئاوی پێ بدەن تا گیانی لەدەستداوە. زەردایکەکەی تۆمەتی بێبنەمای بۆ هەڵبەستەوە لەبەرەوە دەڵێن ئەو منداڵە زۆر پاک و بێگوناه بوو. طلعوا دعاية إنه الابن شذوذ جنسي وعنده هيك أشياء فالابن بريء فدنا بابن فقير. لای خۆشیەوە بەڕێوەبەری پۆلیسی شارەبان بە کورسات نیوزی ڕاگەیان لە پاش ئاگادارکردنەوەیان لە ڕووداوەکە دەست بەجێ مەفرەزەکانیان ڕۆشتنە سەر ڕووداوەکە و وتیشی لە ئێستادا تاوانباری سەرەکی ڕووداوەکە کە زردایکی کوڕەکە و باوکێتی دەستگیر کراون. المضبوطات اللي تهمنا بالتحقيق دەست بەجێ لەلایەن هێزەکانمانەوە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەستی پێکرد. دەرکەوتووە منداڵەکە لە ژوورێکی نهۆمی سەرەوەی ماڵەکەیاندا بند کراوە بۆ زیاتر لە مانگێک و 16 ڕۆژ لەلایەن زەردایک و باوکیەوە بە تۆمەتی دەستدرێژی سێکسی بۆ سەر زەردایکەکەی. لە ئێستاشدا لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بەردەوامە و تاوانەکەش ئاشکرا بووە. بەو هۆیەشەوە منداڵەکە گیانی لەدەستداوە و باوکی منداڵەکە و زەردایکەکەشی دانیان بە تاوانەکە داناوە. واعترف الأب والأم اللي هي زوجة الأب اعترفوا. لوئەی جەلیل کە لە دایکبووی ساڵی 2008 گەڕێکی بەلووری قەزای شارەبانە چەند ڕۆژێک پێش ئێستا بەهۆی ئەوەی لەلایەن زردایک و باوکیەوە لە ژوورێکی سەربانەکەی خۆیاندا بۆ ماوەی زیاتر لە مانگێک بند دەکرێت بەهۆی ئەشکەنجەدانی زۆر و برسێتیەوە گیان لەدەست دەدات. ئەم ڕووداوەش بووە مای نیگەرانی لە لای هاوڵاتیان و دانیشتوانی قەزای شارەبان. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، قەزای شارەبان.